بۆ ڕێخستنەوەی ناو بازاڕ و لابرنی زادەڕۆیەکان پارێزگار و لیژنەوەبەشەکانی قایمقامێتی سلێمانی هەڵمەتێکیان دەست پێ کردووە. قایمقامی سلێمانی دەڵێت بڕیارەکەیان لە دژی کەس نییە و ئەوان یاسا جێبەجێ دەکەن و مەبەستیانە سیمای شارستانی بۆ ناو بازاڕی سلێمانی بگێڕنەوە. مەبەستیشمان نانبڕینی کەس نییە بۆ هەموو ئەو کاسبکارانی کە جەنابیشی شارتێ پێە ئێمە لە هەوڵین لەگەڵ هەم جەنابی پارێزگار هەم لەگەڵ سەرۆکاتی شارەوانی سلێمانیە ئەگەر بکرێت و لە توانادا بێت چەند شوێنێک لە ناو شاری سلێمانیە دیاری بکرێت بۆ ئەو عەرەبانە و دەستگیر ڕوشتانە. بڕیارەکە شەقامەکانی مەولەوی و پیرەمێرد و کاوە و ئۆرزدی و بەردەم مزگەوتی گەورەی سلێمانی دەگرێتەوە. ئەو هاوڵاتیانە سزا دەدرێن کە عەرەبانە ئۆتۆمبیل لەسەر شەقامەکان ڕادەگرن و شمەک و کاڵا لەسەر شۆستەکان بۆ فرۆشتن دادەنێن. هاوکات هاوڵاتیان بڕیارەکە بە گرنگ دەزانن چونکە لە کاتی هاتوو چۆکردنیان لە ناو بازاردا ئاستەنگی زۆریان دەهاتە پێش. نەوەڵایی ناتوانی بەڕاستی ناتوانی ناخۆشیان کردووە بەخوا هەر جادەیان هێشتەوە ئەوە نایتە تۆ بەڕێگایە ڕووی مەجالن نییە بێ پاڵ بە خەڵکەوەنی ماقول نییە بەو شێوەیە نابێیانی وڵی دوکانەکە قڕبەزەرە هەر کاتیان بۆ ناگرێت بە عەرەبانە ئێمەش خۆمان هەر هاوڵاتی ڕێگامان نەبوو بڕین خواکاوەکەم باموشێ پژیریەکەی نەوەڵە نەتوانی بڕی نەوەڵا سەجا خۆم عەلاقەم جیداوەشت فڕێمەوە ئەنجاواران پاشەڕە فڕێن بە دەگەڵا پا ناگرێتەوە ئەگەش ئەوەش دەزانن خۆتان. بەڵام لەلایەکی ترەوە بڕیاری لابرنی زیادەڕۆیەکان خواسی هەندێک لە دوکاندار و دەستگێڕەکانی لەسەر نییە. دەڵێن ئەو بڕیارە چارەسەری تەواوەتی کێشەکان ناکات و داواش دەکەن شوێنێک دیاری بکرێت بۆ ئەوەی کار و کەسابەتی ڕۆژانەیانی تێدا بکەن. بۆ خێرێکی کەمیشمان دەزەکە بە حەقا دەسا کارتێکی هاسیە ئەبێ دوو دانافرۆشین 250 خێرەکە کاکە پارەی چایەک وەڵای خۆش شوێن هەبێ بازاڕێکە بێ بەس بازاڕەکە کراوە بێ نەک شوێنێک بێ مردوو بێت تۆ بچی لێدانشی کەس بەلاتانە ڕایسی لێ بکڕێەوە هیچ من نازانم هیچ چارەسەرێ نییە ئەێنم چەنەها مەعمەلێنم لە وڵاتەیە دایانێم ئەمە قەبایە چییە من لە وڵاتانەوە بۆم بێ هیچی تێ ناچێت بیەنم مەعمەلەکەی لە وڵاتەیە دایانێم 1000 گەنجی بە دیارەوە دانێم ئەو گەنجی کە عەرەبانی پێوە ڕۆژی 20,000 دەسیکەویان 30,000 دەستکە و هەزارەها گەنجەیە بێ ئیشە ئەێنم لەو مەعمەلانەیان کەمە ئیشەوانێ ئێتە بزانە کەس دەبینی لە سەرجادە بەخوا کەس نایەتە سەرجادە بەخوا هیچ کەسێ پێی خۆش نییە لەوێ ڕێگا لە خەڵەگرێ ئەتر بەس ئایا بەکوێ ئەڵی. لە ڕابردوودا بەهۆی دانانی شمەک و کاڵای دوکاندار و عەرەبانەی دەستگێڕەکانەوە هاتوچۆی هاوڵاتیان و سیمای شاری سلێمانی تێکچوو بوو بەهۆی بڕیاری لابرنی زیادەڕۆیەکانەوە. ئێستا تا ڕادەیەک سیمای شارستانی بۆ شەقامەکانی شاری سلێمانی گەڕاوەتەوە. هاوکات قایمقامی سلێمانی جەخت لەسەرەوە دەکاتەوە لە هەوڵدان بۆ دیاریکردنی شوێنێک تا ئەو کاسبکارانە کاری تێدا بکەن. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.